بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير جزئي عما قيشتنا سورة الشمس كسورة الشمس وكو سورة كان ديك مكية لمكيها تتخوارد بابة سركي تدا بازدكا يكم طبعا إنسان كرينموني كرابة نشاني رينموني إنسان كان وهروها خواهي قرباسي سرنجام قومي ثمود دكا ونمو وكو نمونا كلا فرماني خواهي قرر ياخيبون وخواهي پروردگارو لبرانبر دا عقوبة وسزاي بوناردن. سرطاي سورة كش بكومالك سوين دست بيدكا ففرميت والشمس وضحاها سوين بخور وضحاها وسوين بروناكيكي والشمس سوين بخور أو خوريكا هم روج بسر سرمان دا هل دي آواد بيتو ولا برجواندي ومصلحة إنسان كان خواهي قورة درستي كردوا وضحاها وهروها سوين بروناكيكي بتشككي والقمري وهروها سوين بمانك إذا تلاها كاتك كبدواي خوردا هلدي بدواي خوردا ديتا دري ها مانك بدواي خوردا يعني خور وند بيتو أو جار مانك ديتا دري ودردا كوي وين ديشي دفرمون سوين بمانك أو كاتيكا وناچكي زورا وددروشيتا و آساي دبندرت والقمري سوين بمانك إذا تلاها أو كاتيك بدواي خور داده والنهاري وهروها سوين بالروج روج يعني ساعات كان روج إذا جلاها كاتيك روناك دبيتو تاريكي بالبي ودنه سوين بالروج مساعات كان روج أو إنسان تيدا كسابتو زولي تيدا دكا إذا جلاها كاتيك روناكيكي دردكويتو وهروها تاريكي حال بيودنيتو تاريكي ناهيلي والليل وهروها سوين بالشو بساعات كان الشو إذا يغشاها كاتك تاريكايكي بال بسر بونور دادا كيشيتو بتاريكايكي دنيا دادا بوش والليل سوين بشو إذا يغشاها كاتك تاريكايكي دنيا دادا بوشي پاشان والسماء هذا فرمسوين بآسمان أو آسمانك إيما ديبينين وقورتين مخلوق ودرسكراوة كبتشاوي إيما لبيشاوي إيما بي وما بناها وبو ذاتش وبو خوايش كآسمان كاني وكو بنا لسرسري إيما راقرتون ودرسي كردون يعني بآسمان وبخاوني آسمان كخوايا أو جارد فرمت والأرض وهروها سوين بالزوي وما طحاها وبو كسشي كزوي راخصوا كوديسان مبستي هر خواي پروردگارا والأرض سوين بالزوي وما طحاها أو كسشي كزوي لبن في إيما دا راخصوا إيما بآرزوي خمان هاتو شوي بسر دادا كين أو جار ونفس سوين بجيان سوين بروحو جياني إنسان كان ومروفا كان بتايبتي وما سواها وأو ذاتشي كنفس كان الرقصتوا إنسان كان دروس كردوا و أو تايبت من دياني كالجستو لا شيء إنسان دهنا تيدا بدي هنا ونهر يكي لشوين خوي دروس كردوا أو جار تكيدك ونفس سوين بنفسه وما سواها بو ذاتش بو خوايش كنفسي بدي هنا وريكي خستوا أو زار فألهمها يعني بنفس كان ناساندوا بإنسان كان ناساندوا فجورها خراب كاريا كان وتقواها وخو بارزيا كان وكو سورة كيدك وهديناه النجدين الرقاء الراس تشوتي بو إنسان كردوتوا لناو دروني إنسان كان جدا هستي خراب كاري وهستي خواناسيش هيا وهمشش لكي بركيدا
جا هێندێک نەفس هەنە طبعاً هەستی چاکەکاریان زاڵ دەکەن بۆ زاڵ دەبێ بەسەر خراپەیدا ئەوەی نەفسی مطمئنە و نەفسی لەوامە و هێندێک نەفسیش هەنە لایانی شەڕ و خراپەکەی زاڵ دەبێ بەسەریدا کە ئینسان ئێستا دەیگەینێ بە هەوڵدان دەتوانێت نەفسی خۆی بەلایەکیاندا بخات فەئەلهەمەها یعنی ناساندوویەتی بەو نەفسە کە دروستی کردووە فجوور یعنی هەموو جۆرە خراپەکاریەک ئینسان ئەگەر عەقڵ و ژیر و فیترەتی خۆی بەکار بێنێ بە فیترەت و سروشتی خۆی ئەگەر پەیام و پێغەمبەرانیش نەبن ئینسان دەزانێ خراپە چییە وەتەقواها و ئەو شتانەشی کە چاکەن و خۆپارێزینە ئینسان هەر هەستی پێدەکە ئەگەر لێی ورببێتە وازحە جا نەفسی ئینسان هەردوو هەستەکە هەردوو لایەنەکەی تێدایە جا خوا دەفەرمێ قەد ئەفلەحە طبعاً ئەوە جوابی سوێندەکەیە سوێند بە هەموو ئەو شتانە قەد ئەفلەحە بێگومان سەرفرازە بەختەوەرە ڕزگاری بووە من زەکاها ئەو کەسێک کە دەرونی خۆی پاک کردوێتەوە وەقەد خابە و بێگومان زەرەرمەندیشە خەسارەتمەندیشە من دەساها ئەو کەسەی کە نەفسی خۆی بە تاوان و بە خراپە و بە گوناهکردن داپۆشیوە و هەروەها نزمی کردوێتەوە جا عولەما دەفەرمون نەفسی ئینسانی وەکو زەوی وایە زەوی کە تۆیەکی پێدا دەکەی طبعاً ئەگەر تۆت پێدا کرد حتمەن هەم تۆوە ئەوەی کە مەبەستە یعنی ڕووەکە چاکەکە دێتە دەرێ هەمیشی لەگەڵیدا گژوجیای خراپ دێنە دەرێ ئەگەر لێی گەڕێی چ دەبێ طبعاً گژوجیا خراپەکە لەگەڵ چاکەکان گەورە دەبن هەردووشیان بەیەکەوە تۆوی دەوەرێنەوە عادەتەن تۆوی جیا خراپەکانیش بێکەڵکەکانی زۆرترە لە تۆوی شتە باشەکان کە لێی گەڕێی لە نەفس یعنی فترەیەکی هیچی لێ نەکەی هەردوو جۆرەکە دێنە دەرێ چاکەکە خراپەکە بەڵام تۆ خراپەکە زاڵ دەبێ بەسەر چاکەکەیدا نەفست بە خراپەدا دەپۆشرێ وەکو فەلاحی ئەگەر زراعەتی بکا بەس تۆی پێداکات و خزمەتی نەکا بەس ئەگەر پسی دوای هاتنە دەری خراپەکان بژارکەی گژوجیا خراپەکەی فڕەدەی وردە خزمەتیکەی چاکەکە ئەو کاتە گەشە دەکات و خراپەکە یان لە بڕ دەبێ یان ئەوەتە زۆر کەم دەبێتەوە نەفسی ئینسانی عینێن شتە وەکو زراعەت و وەکو زەویەک وایە کە تۆی پێدا دەکەی جیای چاک و خراپیش دێنێتە دەرێ بەڵام ئینسان دەبێ هەمیشە خراپەکەی بژارکە فڕەدا بۆی جا دەفەرمێ قەد ئەفلەحە بەختەوەرە و سەرفرازە ئەوەی کە دەرونی خۆی پاک کردوتەوە ئەوەی بژارەکەی دەکا ئەوە فەلاحە باشەکە جوتیارە چاکەکە و ئیماندارە کە بەردەوام خراپەکان دەبێ فڕەدا وەقەد خابە بێگومان زەرەرمەندیشە من دەساها ئەو کەسەی کە دەرونی خۆی نزم دەکاتەوە ئاستی خۆی دێنێتە خوارێ یعنی خۆی شان بە گوناه دەکات و دەرونی خۆی بە گوناهدا دەپۆش جا خوا دەفەرمێ کەذەبەت بە درۆیان زانی ثەمود و گەلی ثەمود پێغەمبەرەکەی خۆیان کە ساڵح بوو بتەغواها بەهۆی یاخیبوونیان کەذەبەت بە درۆیان زانی ثەمود گەلی ثەمود پێغەمبەرەکەی خۆیان بتەغواها بەهۆی یاخیبوون و دەرچوونیان لە فەرمانی پێغەمبەرەکەی دەرچوونیان لە فەرمانی پێغەمبەرەکەی چی بوو؟ زۆر شت بوو بەڵام زەقترینیان ئەوەی کە خوا پێی عقوبەدان وشترەکە بوو جا خوا دەفەرمی ئیذ بەعەثە کاتێک هەستایە سەر پێ هەستایەوە ئەشقاها هەرە بەدبەختەکەیان هەستایە سەر پێ هەرە بەدبەختەکەیان کە پیاوێک بووە ناوی قەدداری کوڕی سالیف کە پێشەوە و پێشڕەوی ئەو مەجموعە خەڵکەی بووە کە دژە ساڵح بوون و هەروەها دشی موعجیزەکەی ساڵح پێغەمبەر وەستاونەتەوە جا دەفەرمێ ئیذ بەعەثە کاتێک هەستایە سەر پێ ئەشقاها هەرە بەدبەختەکەیان کە هەستایە سەر پێ تەوان بەتەنێ نەبووە دەڵێن 11 کەسی دیکە یا 10 کەسی دیکەی لەگەڵ بوون بەخۆیەوە 11 کەس بوون خەڵکەکەی دیکە بوونەتە دوو بەش ساڵح پێغەمبەر و ئیماندارەکان ڕوبەڕووی بوونەتەوە ویستویانە ڕێگری لێ بکەن بەڵام ژمارەیان کەم بوونەیان توانیوە
باقیەکەی دیکە بێ هەڵوێست بوون، بێ مەوقیف بوون، نە ئەوە تا لەگەڵیدا بوون لەسەر بڕینەکەی، نە بەرگریشیان لێ کردووە، بەڵام خوا کە عوقوبەکەی ناردووە ئەو قەدارەی سزا داوە. ئەوانەی لەگەڵیشی بوون هانیان داوە، ئەویشی هەر سزا داون، و ئەوانەشی بێ دەنگ و بێ هەڵوێست بوون ئەوانشی سزا داوە. بۆی خراپە و منکەر ئەگەر هاتە پێشێ خوای گەورە سزای نارد. عادەتەن لە دنیادا زۆر جار ئەوانەی ئێستا بۆ ئێمە ئەو شێوازە لە ناوبردنە گشتیە نییە، ئەگەر سزای بنێرێ خوا بۆ چاکەکانیش دەینێرێ، بەڵام لە قیامەتێ ئەوەی کە چاکەکار بێت و ڕێگری بکە فەرقی هەیە، بەڵام ئەوەی بێدەنگە لە دنیاش عقوبەکەی وەکو خراپەکارەکەی وەردەگرێ و لە قیامەتش وەکوی تاوانبار. فقال لهم پێی گوتن رسول الله پێغەمبەری خوا ناقة الله ئەوە وشتری خوایە لێی گەڕێن وازی لێبێنن وسقیاها بە ئاوی خۆی بخواتەوە. فقال لهم پێی گوتن ناقة الله جاوە لێرە شتێکی مەحذوفی لێ یعنی احذروا ناقة الله وریابن ئاگاتان لێی بێ ئەوە وشتری خوایە وسقیاها یعنی لێی گەڕێن بە ئاوی خۆی بخواتەوە دەستدرێژی مەکەنە سەرێ. فكذبوه بەڵام ساڵح پێغەمبەریان بە درۆزانی فعقروها وشترەکەشیان سەر بڕی ئەو جار خواسی کرد فدمدم عليهم لە ناوچوونی هێنا بەسەریاندا ربهم پەروەردیگاریان بذنبهم بەهۆی تاوانەکانیان فسواها هەر هەمووشیانی وەکو یەک سزادا هەر هەموو تەنها ساڵح لەگەڵ ئەو مەجموعە خەڵکەی کە ئیمانیان هێنا بوو خوای گەورە فەرمانی پێکرد بوو بە شەو بڕواتە دەرێ قەدارەکە کە شمشێرەکەی بەدەست بووە ئەوانەی لەگەڵیدا بوون کاتی کردارەکە و ئەوانەشی لە بەرامبەریدا بێدەنگ بوون خوای گەورە هەر هەمووی وەکو یەک سزا داوە. فكذبوه بە درۆیان زانی ئەو پێغەمبەرە فعقروها چوون وشترەکەیان سەر بڕی فدمدم عليهم لە ناوچوونی هێنا بەسەریاندا ربهم پەروەردیگاریان بذنبهم بەهۆی تاوانەکەیانەوە فسواها هەر هەمووشی وەکو یەک سزادا. ئەو جار ولا يخاف نەشترسا خوا لە چی؟ لە عوقباها لە سزادانیان لە ئەنجامی سزادانیان نەترسا لەوەی کە تۆڵەی خۆیان بکەنەوە. تۆڵەی خۆیان لە چێ دەکەنەوە؟ چۆن تۆڵەی خۆیان پێ دەکرێتەوە بێگومان هیچیان پێ ناکرێ. ولا يخاف نەترسا خوا عقباها یعنی لە سەرنجامی عقوبەدان و سزادانیان کە بتوانن تۆڵەی خۆیان بکەنەوە کە لە دنیادا گەر کەسێک سزاددا و ناڕەحەتت کە وایە هەمیشە هەوڵی ئەوەی دەدەی تۆڵەی خۆت بکەیەوە، بەڵام دەسەڵاتی خوای گەورە بە جۆرێکە طبعاً ئەگەر کەسێک عقوبەدا ناترسێ لەوەی کە تۆڵەی خۆی بکاتەوە چونکە لە بەرامبەر خوادا کەس هیچی پێ ناکرێت. صلى الله على سيدنا محمد وعلى